سڵاوتان لێبێ دوای دابڕانێک بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە کە هیواخوازیین خی گەورە دوو ئاو نزا و ڕۆژی هەمولایەکی قبول کرد بێ بەرنامەی بە دووەداچوون دەست پێ دەکاتەوە لە یەکەم بە دووەداچوونماندا باز لە پرۆژەی ڕووناکی و کارەبایی 24 کاتژمێری دەکەین. هاوڵاتیانی خۆشەویست، ئەمڕۆ لێرەم بۆ ڕاگەاندنی پرۆژەی ڕۆناکی حەڤەی ئۆکتۆبەری ساڵی 2024 بە بڕیارێکی ماسرور بەرزانی سەرۆکی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان پرۆژەی ڕووناکی بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێری لە هەولێرەوە ڕاگەیاندرا. لە ئێستادا بڕیارەکە لە 17 گەڕەکی شاری هەولێر کە دەکاتە 100,000 هاوبەش و لە سلێمانیش بەسەر 8 گەڕەک کە دەکاتە 900 هاوبەشی کارەبا سەپێنراوە. ئومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆڵی کارەبای هەرێم لەسەر نیگەرانیەکانی هاوڵاتیان ڕایگەیاند هێشتا دیاریکردنی پارەی کارەبا 24 کاتژمێرەکە لە شێر لێکۆڵینەوە و وربینیدایە و دەمانەوێت لەسەر بنەمای تێچووی کارەبا نرخی کۆتایی دیاری بکەین. بەرپرسەکەی کارەبا ناشی شارێتەوە بەهۆی قەیرانی دارایی و هاوکاری نەکردنی وەزارەتی دارایی هەرێم ناچار بوون کرێی کارەباکە بەو شێوەیە دیاری بکەن و نەشی شاردەوە. لە 2021ەوە وەزارەتی دارایی 1 دیناری بۆ وەزارەتی کارەبای هەرێم خەرج نەکردووە. بەپێی زانیاریەکانی پەیام تێچووی بەرهەمێنانی کارەبا بۆ 1 مانگ لە هەرێمی کوردستان 120 ملیۆن دۆلارە. ئەم وتەی ناوبراو لە کاتێکدایە ئەگەر سێکتەری کارەبا لە خزمەتگوزاریە و بۆ بازرگانی بگۆڕدرێت ئەوە چاوەڕوان دەکرێت نرخەکەی لەوەی کە هەیە گرانتر ببێت. ئەو پایپلاینش گاتە دهۆک ئەو کاتێت ئەو گازوای لەژنامێنە هەمووی بە غازی سروشتی بەڵێت خۆی ئێستا ئەم پرۆژە ڕووناکی پۆست پەیدا و هەر ئامانجی لەم پرۆژەیە بابەتەکە بابەتی کۆکردنەوەی با بڵێن داهاتی کارەبا بۆ خەرجی و بەڕێوەبردننی سیستمی کارەبا زیاتر لەوە کۆنتڕۆلی خواستە ینی کەمکردنەوەی خەرجەکانە خەرجەکانیش ئەگەر حکوومەتی هەرێم بۆ نمونە میزانەیەشی هەبێت ئەم میزانەیە ئەگەر زۆربەی بە وەزارەتی کارەبا بڕوا ئەی وەزارەتی ئاوادانکردنەوە ئەی وەزارەتی پەروەردە ئەی خوێندنی باڵا ئەی وەزارەتەکانی تر تا ئێستا لایەنی نرخ لەژێر دراسایە ئەو هاوڕێیانی ئێمە لە حکوومەت لە ئەنجومان لە وەزارەتی کارەبا سەرقاڵی ئەوەن کە هێشتا مۆزوعی نرخ لەژێر دراسایە لە بەرچی لەبەرەوەی کە ئێمە ئەبێ قۆناغێکی تازە دەست پێ بکەین ئەویش ئەوەیە کە بە پێی خەرجیەکان بە پێی ئەو خەرجانی کە وەزارەتی کارەبا هەیەی کار لەسەر بکەین نرخ دیاری بکەین. بەڕاستیە جەنابتانەزانن کە باسم کرد لە سەرەتاوەکە بە لە قەیرانان یان بە لە ساڵی 2020ەوە کۆتایی 2020 و ئەتوانین بڵێن ناوەڕاستی 2020ش بە دیاریکراوی 2020ەوە وەزارەتی دارایی هیچ بەڕەپارەیەکی نەداوە بە وەزارەتی کارەبا. خەرجەکانی وەزارەتی کارەبا تەنیا لە 1 مانگە لەسەر و 120 ملیۆن دۆلارەوە بووە. دەمەم پارەی لەکوێ بێنین لە کاتێکە وەزارەتی کارەبا و حکوومەتی هەرێم ڕائەتی هاوبەشانی کارەبای کردەوە بە تایبەتی هاوبەشی ماڵان کە بە بۆنەی قەیرانی دارایی و گرفتی موچە و ئەو شتانەوە بەڕاستی زۆرێک لە هاوبەشان پارەی کارەبایان وەکو پێویست دەداوە کەواتە ئەو پارەی کە وەزارەتی کارەبا خەرجی کردووە نیوەی ناڕەبعیشی نەگەڕاوەتەوە بۆی تاوەکو بەردەوامی بدا بۆ خزمەتگوزاریە بۆیە هەمیشە وەزارەتی کارەبا لە ژێر گلەیی و گازندەی هاوبەشەکانیان ماوەتەوە خۆی لە ڕاستیاوە نەبووە کە وەزارەتی کارەبا کار ناکە یا دڵسۆزی نییە یا حکوومەت پەرۆشی ئەوە نییە کە ئەم خزمەتگوزاریە گرنگە کاشێتە هەموو کایەکانی ژانە چارەسەریکە. بابەتەکە بابەتی توانای با بڵێن دارایی بووە و نەبوونی بودجێ پێویست بووە. لەسەرم بنەمایە ئێمە ئەم نرخەدانین و بەدڵنیایی بۆ ئەوەی کە هەموو ئەرکەکە نەکەوێتە سەر هاوبەشانی کارەبا و هاونیشتیمانیان حکوومەت ئێستا لە دراس هەیە بۆی کە خەرجەکان کە بکاتەوە. ئەگە خەرجی کەم کردەوە بە دڵنیایی ئەو کاتە پێدانی کارەباکەش بە هاوبەشان بە نرخێکی کەمترە بێ. تەنیا ڕێنمایی ئەمە ئەوەیە کە لێرە بەدووە خزمەتگوزاری کارەبا بۆ ئەو هاوبەشانی کە داخلی پرۆژە ڕووناکی بوون و بشوا کارژنە کارەبایان هەیە هیچ شتێک لەسەر ئەوان مەطلوب نییە تەنیا ئەوە نەبێ کە کارەباکە کە 24 کاتژمێریە
بە شێوازێک بەکاری بێنن کە پێداویستەکانیان دابین بکە و بە بەردەوام چاودێری بەکارهێنانی کارەبا و خەرجەکانی خۆیان بکەن لەگەڵ توانای دارایی خۆیان ڕێشی خەن تاوەکو پرۆژێ ڕووناچی بۆ ئەوان و بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان بەردەوام بێت. لە ماوەی ڕابردوودا بە دوواداچوونێکی وردم لەگەڵ تیمەکەمدا کردووە بۆ ئەوەی بزانین ئایاکەی پرۆژەی ڕووناکی ئەم گرفتانە و بەدەم ئەم داواکاری هاوڵاتیانەوە دێکە ئەم نرخەیە زۆر بەرزاوە ئەوان چی دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان تووشی زەرەر نەبن. لە ماوەی ڕابردوودا لەگەڵ تیمەکەم تقریبان نزیک چەند کاتژمێرێکە بەردەوام لە پەیوەندی و لە وەرگرتنی زانیاریدام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و هەندێک سەرچاوی تایبەت بۆ پەیام هەندێک زانیاریمان دەستکەوتۆ پێم خۆشە بۆ ئێوەی بینەر بخەمە ڕوو ئەویش بەپی ئەو زانیاریانی ئێمە دەستمان کەوتووە کیلۆوات 1 کیلۆوات کارەبا بۆ ماڵەکان دیاری نەکراوە واتە ئەمە بەو شێوەیە نییە کە ئێمە پێمان وابێت لەلایەن پرۆژەی ڕووناکیەوە کیلۆواتەکان دیاری کراوە مەسەلەن وتراوە کیلۆواتێک بەرامبەرە بە ئەو نەدینا نەخێر بۆ ماڵەکان بە هیچ شێوەی دیاری نەکراوە بەڵکو بەپێی ئەو زانیاریانەی ئێمە دەستمان کەوتووە لە 100 بۆ 600 وات ئەگەر ماڵێک 100 بۆ 600 وات کیلۆوات مەبەستم تەبعاً کیلۆوات سەرف بکات کە من ڕێژەیەکی کەمە 19,000 بۆ 6,000 دیناری بۆیێتەوە تا لەو بینەداواتە دیاری کراو نییە لە هەمان کاتیشدا ئەگەر تا ڕادێ لەو ڕێژە زیاتر بەکاربێنە 600 بۆ 750 کیلۆواتە 6 بۆ 8,000 بۆیێتەوە و 750 بۆ 900 کیلۆوات ئەمە 80 بۆ 150,000 بۆیێتەوە ئەگەر 900 وات بۆ زیاتر بوو واتە لە 900 واتیش زیاتر بوو ئەتوانین بڵین زیاتر لە 105,000 دیناری بۆیێتەوە مالانی هەیە تا زیاتر سەرفکە زیاتری بۆ دێتەوە واتە ئێمە ئەگەر بێت و ماڵێکی ئاسایی بە 2000 کیلۆوات حساب بکەیت 2000 کیلۆوات حساب بکەین بەلایانی کەمەوە 200 بۆ 300,000 دیناری بۆیێتەوە ئێمە لەگەڵ ئەو سەرچاوی پرۆژێ ڕووناکی و هەندێک سەرچاوی دیکە قسەمان کردو لەگەڵ بەشێک لەو هاوڵاتیانی کە لەگەڵ کۆمپانیەکەدا قسەیان کردو باس لەوە دەکەن کە تەنیا بۆ دوکانەکان دیاری کراوە هەر کیلۆواتێ 158 دینار دیاری کراوە کە بۆ ئەو دوکانە دێتەوە بەڵام بۆ ئەو ماڵانە بە هیچ شێوەی دیاری نەکراوەکو ئاماژەم پێکرد لە 100 بۆ 600 کیلۆوات لە 600 بۆ 750 لە 750 بۆ 900 ئەمانە هەمووی نرخەکەی جیاوازەکە 19,000 بۆ 6,000 و 6,000 بۆ 8,000 و 8,000 بۆ 150,000 و سەروی 900 واتیش لە 105,000 زیاتری بۆیێتەوە یعنی کەواتە تا ئێستا نرخەکە جێگی نەکراوە من لەگەڵ کۆمپانیەکە قسەم کرد وەکو هاوڵاتیەک ویستم زانیاریان لێ وەربگرم باسی لەوە کرد کە تەبعاً ئێمە هەمومان دۆست و ناسراومانەی لە شاری هەولێر من هەندێک ناسراوم هەبوو لەو گەڕەکانە قسەم لەگەڵاکردن دوایی پرسیارەکانی ئەوانم هەر بە ناوی خۆشیانەوە کرد وتم هەندێک دۆست و ناسراومان هەیە کە هەمان معاناتیان هەیە تەنانەت هەیەانە کە پارەی کارەباقی لە پارەی کری خانۆگەی زیاتر بۆ هاتەوە باسی لەوە کرد ئێمە ئەگەر بزانین ئەو ماڵانە کەمیان بەکارێناوە ئەوە چێکی بۆ دەکەینەوە ئەوە پارەکەیان بۆ دەگەڕینەوە یان حەلی بابەتەکەیان دەکەین بەڵام بەپێی ئەو زانیاریانی ئێمەوەکو باسمان کرد بەڕاستی هەر ماڵێک 2000 کیلۆواتی پێویست ئەبێت بۆ ئەوەی بەکاری بێنانی بەڕاستی ئەم ڕێژەیە کە دانراوەتە خۆشیان دانی پێدا دەنێن کە لە سەروی 900 کیلۆواتەوە ئەچێتە سەروی 100,000 هەر ماڵێک ئەگەر 2000 کیلۆواتی حسابکەی ڕێژەیەکی زۆر زۆر دەکات کەواتە تا ئێستا ئەتوانین بڵێن بابەتەکە بەو شێوەیە کە نرخەکە بە ڕێژەیەکی بەرز دانراوە و لایەنی پەیوەندیدار پێویستەکە بە جدی بێتە سەرخەت بۆ ئەوەی هاوڵاتیان و دانیشتوانی شاری هەولێر و دواتر هەرێمی کوردستان زەرمەند نەبن. دەگونجێت ئێستا پرسیارێک لای توی بینە دروست ببێت ئایا ئەگەر ئامادە نەبم پارەی مانگانی کارەبا بدەم حکومەت کارەباکەم دەبڕێت؟ سەرچاوەیەک لە وەزارەتی کارەبای هەرێم وەڵامی ئەم پرسیاری بەرنامەی بە دوواداچوونی دایەوە و دەڵێت بەپی یاسا هەر هاوبەشێکی کارەبا دوو پسوڵەی کارەبای بە قەرزلا بوو واتا پارەی نەدابوو ئەوە بۆ وەسڵی سێم کارەباکەی دەبڕدرێت بەڵام لە ماوەی ڕابردوودا ڕەچاوی دۆخی دارایی خەڵک کراوە و بۆ ئایندەش ڕوون نییە. ئەو سەرچاوی وەزارەتی کارەبای هەرێم بە بەرنامەی بە دوواداچوونیشی وت خەڵک بێموچەی و نەبوونی جێگرەوەی کارەبا بۆ گەرمکردنەوە ڕوبەڕووی ئێمە دەکاتەوە لە کاتێکدا ئەو بابەتە پەیوەندی بە پلانی وەزارەتەوە نییە و
کێشەکە دەبێت لە وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکەی حکومەتەوە چارەسەر بکرێت. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و وتەبێژی وەزارەتی کارەبای هەرێم دڵنیایی دەدەن ئەگەر هاوڵاتیان بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ بەکارهێنانی کارەبا بکەن مانگانە تەنیا 100 بۆ 120,000 دیناریان بۆ دێتەوە بە هیچ شێوەیەک هاوبەشانی کارەبا ناچار ناکرێن قەرزە کۆنەکانیان بدەنەوە. بۆ بە دوواداچوونی ئەم بابەتە سەردانی ماڵێک لە سنووری پارێزگای سلێمانی دەکەم و دەمەوێت بزانم کەرەستە کارەباییەکانیان لە ماڵدا چەندێکن و چین تا بۆمان دەربکەوێت هەر بەڕاست ماڵێکی بژێوی مامناوەند بە 100 بۆ 120,000 دینا پێداویستەکانی مانگێکیان پڕ دەکەنەوە یاخود وەک هەمیشە بەرپرسانی ئەم وڵاتە بێ ئاگان لە ژیانی ڕۆژانەی خەڵک و پلانەکانیان هەڵقوڵاوی معاناتی خەڵک نییە. سەرتا بە خێراتتانەکەم یاخوا بە خێران سەرچاو زۆر سواز بۆم دەرفەتە بۆ ڕوونکردنەوەی ئەم قەزیە گەورەیە کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تو. ئێمە عایلێکی کەمین لە چاوانی ماڵەکانی تا ئێمە عایلێکی 5 کەسین. ئەشیای کارەبایەکانم کەمە، سەلاجەم هەیە، تەلەڤیزیۆنمان هەیە، گسکی کارەباییمان هەیە، غەسالەمان هەیە، ئوتومان هەیە، مجێفەمان هەیە، بەڵام مەبەستە موجەمیدەمان نییە، فڕنمان نییە، غەساڵی قاپشۆرمان نییە. يعني كاتي مال زيادة بيه ما نشي هي طبعا أويت زيادتي هي لو تخوش زول طالبي شيريني أو نبي فرني غازم هي بغاز بكارين فرني غازم هي فرني كهربائي مانيش كس سقيني كهرباء توشتي شيريني درسكي كيك درسكي لاني كهرباء بخيتناي وكهرباء كبر وشتكي شو خسارة بيت بويلر ثاني طبعا بويلر أمو مالك وار هي سبليت عن هي سبليتش معنية سبليتش ثانية كواتا وكو جناب بس كو جنابة وكو خانواتي كي بيجنا فري خواليك تعندك إن شاء الله أتوانين بلين للصدى شصتي كرست كهرباء كانت يبغى حفتات هي بلام أو تلك مثلا سبليتو فرني كهربائي مجمدش زور مال ضروري وهي أنا بالدوام كارتك بتعبتي للسنوري أو سنوراني كناوشي كشتو قاعدين مجمدة زور بيسلا بريو برهم خوب مالي أنا خلنا مجمدة وحلي أجرم بو ورزكاني ديكا كواتا بهر خان بتوايا قربتو جنابت ناتشار بكري بوي أوتو بكارنين تو مجففة وكوبيز بكارنين تو بويلر بەکارنێنی وەکو پێویست و گسکی کارەبایی وەکو پێویست بەکارنێنی تو ئەمانە گرت بۆ ژیانی ڕۆژانەی جەناب دروستە بە دڵنیاییەوە ئەگەر تۆوانە بە تایبەت گسکی کارەبایی یان تۆ سەلاجەکە هەتە ئەو شتانەکە ئەیکڕی ڕۆژانەیەنیت ئەگەر سەلاجەکە نەبێت شتەکانە خەسارە بێ گسکە کارەباکەیسە هەموو ماڵەکان یعنی بە جۆرێکە ناتوانانی وەکو گست جاران بە گسکە دارەکان گستک بیت أبي قصدي كهربائي وهبي روجانا قصدي كهربائي بكهربين. بهر خان الله من الجناب ده خارمي مالون وظيفة عني هتعني يعني وظيفة وكو مثلا وكو دائري حكومي أو. لا دائري كواتا أجل خادم من هي جناب اللي وجه بيها الناسيت يعني كسكري خوت أبي لدر ودوام يعني قابشور يعني ديان كرستي ديك كهربائي يعني بوي كهربائي يعني خيرات برا بشوانية. بالتأكيد واي مثل مالي راجنا كان ما مستانو أتشن بودوام غسالة كذا قرسين جلكاني تيكن باشكم تاينو جلكاني شور بيا قابشورك يعني. هر اشتكي تروان لو مجالك كم أتشن الدوام بينو خواني لو كاتا كهرباء كبي وشكاني خوان بزويب كان بطلني أي أو قرفت أجرتو أجروانا بكارنيني تو حضري كهرباء كبكي لا بلي كهرباء كي كمتر بارجي كمتر بوبيتو يعني براسي كشيء كي جوريه. إيوه أجروكو خانمك لما الله بتوانن وكل دسي بكهرباء وبقول أوبري قلوب بكاس كم كان يعني بنيا بلا بديليش جرينجا يعني تو كاتك عليه بويلر بكارمينا تيفر مخازن بودابين كبوي من بغاز أو قرب كم يا مثلا نوتم بودابين كوانيا إما بوشي زستانا مثلا هيتر بكارنين لبروي نوتك جرانة يعني نوتك النية لولا شوا كرستكاني ديكت وبراسي بديلي أتودنية بديلي مجففة نية كواتا تو بيتوا أم بابتا أم برنامج كدان داو أم نخيدان داو لبرجوندي مالا وسطكانيش نبي وهي شجرة كان لبرجوندي يعني بدلني أقول لبرجوندي أولاد يعني لبرجوندي مسؤول كان خواناي أقرتو إما منك وخباسين وتكوكرت با مالي سيبر ميل ورقرن لزستانك يعني بلاني كم أو مالي كزور صرف كات سيبر ميل صرف نقبل صدازاريش صدازاريش يوكا بنوع مالي فقير يعني تشانها مالي من لم قرأك خمانة زور مال هرد باران نبوري قرن
خۆنیان توانی نەوتەکە وەرگن 150,000 بوو ئێتر تا ئەهێنێتەوە اینجا لێرەش خۆ نەبێ ماڵ بە ماڵ بگەڕێ لە مەنتیقەیەک دوور تەنکەرەکە وەسی و بڕۆ بەرمیل بەرە و بیەنەر و خاڵیکە و ینی بارگرانێکی گەورەی لەسەر هاوڵاتیان نەوەڵا ئەوە ئەگەر نەوتەکە بن ماڵی 3 بەرمیلی بنێ کام ماڵە ئەو کە بڵێم ئەرکیانەوە 3 بەرمیل هەر سەرفەکەن با ئەو کاتە بۆیلەرەکە ئیش پێ نەکەن ئەو کاتە ئەتوانن بە شتێکی تر بە یا غازەکە هەرزانکەن غازەکەش ئێسیژار گرانە 8,000 و گرانە بۆ غازێک کەمیشی تایە نیوێر ئاوە ینی لە فرت و فێڵیش لە غازەکە پێت بڵام بەڵام وەکو وحدەی کارەبایی کە ئێمە بە وحدە حسابی بۆ ئەکەین کیلۆوات هەوەر ئەمە لە ماڵێکە بۆ ماڵەکە گۆڕێ شێوازی بەکارهێنانی ماڵەکە ئەگەر هەمان ئامێریشیان هەبێت وا دانێت دوو ماڵمان هەیە ماڵیشان هەر هەموو ئامێرە کارەبایەکانیان وکوویەکە ماڵیشان زۆرتر لە ماڵەوە ماڵیشان زۆرتر ئامێرەکان بەکارهێنێ ماڵیشان کەمتر لە ماڵە یاخۆت کەمترین شێواز باشترین شێواز ئامێرەکان بەکارێنێ بە شێوازێکی ئەکادمی بەکاریهێنێ لەوە ئەچێ ئەوەی تریان زۆر کەمتر کارەبای بۆ بێتەوە هۆکارەکە ئەوەیە بۆ نمونە بە وکو پێویست کارەباکان ئامێرەکان دائیگرسێنە دیانەی کوژێنێتەوانێ ئەمە خۆی هۆکارێکی سەرەکی ئێمە لە پێشووترە هەمومان نەزانین کارەبامان بەردەوام نەبووە کە بەردەوامیش نەبووە کاتێک کارەبا هەبووە وا فێر بووین کە هەموو شتێک داگیرسێنین ئەم بەڕاستیان بە ڕۆژە گڵۆپەکەمان داگیرساوە وەکو لە ژوورەکانین سپریت ئیشەکە بۆیلەرەکە لەواتچێ بۆ ئاوگەرمکردن کە ئێمە پێویستمان بە ئاوی گەرم نەبێت لە هەنێک کاتە بەردەوام بۆیلەرەکە ئیشکات ئەمانە هەموو هۆکارە بۆ ئەوەی کە کارەبایەکی زیاتر سەرفکەی طبعاً هەتا کارەبار زیاتر سەرفکەی تۆ وحدەکەت نرخی کارەبای مانگانەکەت زیاترە دێت ئێستا ئەگەر ئێمە بۆیلەرێکمان هەبێت ڕۆژانە 3 سەعات بەکاری بێنین بۆ ماوەی 30 ڕۆژەکە بەڵێ چەند کیلۆوات و چەند سەرفەکە بە 150 دینار 156 دینار بەڵێ بۆ بۆیلەر ئێمە بۆیلەریش ئەنواع بۆیلەرمان هەیە بۆیلەرمان هەیە کارەبایەکی زۆر سەرفەکە کە بەڵێ 13 ئەمپێر ئێمە خۆی بەڕاستی ئێمە کە ئاڵین ئەمپێر من لەگەڵ ئەویانیم لەگەڵ کیلۆوات ئەوەرەکەیان لەگەڵ ئەوەیان کە هەر ئامێرێک چەند وات سەرفەکات تۆ کە زانیت چەند وات سەرفەکە ئەو کاتە چکە پارەکە بە کیلۆوات ئەوەرە ینی بەپێی ئەو وحدەی کارەبای کە تۆی نەک بەپێی ئەمپێرەکە چکە ئەمپێرەکە ڤۆڵتیە بەرز و نزمەکات یان لە ئامێرێک و بۆ ئامێریشی تر پاوەەر فاکتەر هەیە کە موزیاکە بەڵام وڵاتێکە کە تۆ زانیت ئەم ئامێری تۆ چەند وات سەرفەکات دەتوانین زەربوو تەقسیمیکی بە هەر حاڵ ئەو بۆیلەرانی کە ئێمە باسێکن لە زۆربەی ماڵەکانە هەیە 3000 واتە ئەم 3000 واتە ینی خۆی ئۆتۆماتیکی ئەگەر بۆ سەعاتێک گیشکە ئێمە 3 وحدەی کارەبا سەرفەکە کەواتە لە سەعاتێکە ئەم 3000 واتە ئەکاتە ئەگەر بە 100 دینار دانین وا دانێت چکە سارەکەی بەڕاستی دیاریکراو نییە ئەگەر 100 دینار دانیت 300 دینارەکە بۆ 1 ساعت 300 دینار ینی 900 دینار بۆ ڕۆژێکە 3 ساعت باڵێ بۆ ڕۆژێک 900 دینار تقریبا نزیکی تۆ بڵێ 1000 دینار باڵێ کەواتە 30 ڕۆژەکە چەندەکە خۆمانە بێ وەڵامی بینەوە 30,000 دینارەکە باڵێ ئەمە ئەگەر 3 ساعت بەڵام تۆ باوەڕ کە زۆربەی ماڵەکان 24 ساعتیشی پێەکە با بڵێن ئۆتۆماتیکی شەکات نیواونی ئۆتۆماتیکەکە وەرە ئەگەر لە جیاتی 3 ساعتەکە تۆ بیکە بە 12 ساعت چوار ئەوەنە 120,000 دینار ئەمە ئەگەر بە 100 دینار بێت ئەگەر زیاتر بێت ئەگەر بە 156 بێت وانە چکە لە هەنیا سیتی بە 156 کارەباکە هەنێکە زیاتریشە ئۆتۆماتیکی 156 نزیک 50,000 یعنی تۆ هەموو مانگە 50,000 بۆ 3 ساعتش بێت ئەگە 150 زیاتریش بێت زیاتریش بێت تۆ ئۆتۆماتیکی 50,000 لە جیا بۆ بۆیلەرەکە ئەڕوات زۆر ڕاستە ئەمە ئەوە ئسا هەوڵاتێکم وەرگرەوی بەخوا دەستم ڕشتیوە دەستنیێژەکەم بە ئاوی سەر ناوێت ئاواکە کردم کێش لە تێنە بێگوژینەوە من خۆم لەگەڵەوە شانیم بەڕاستی ینی تۆ ئەتوانی زۆر ئاساییە بۆیلەر بەکاربێنی بەڵام تایمەری بۆ دانێ بۆ نمونە بەیانیان کە هەڵەسی بۆ نوێش ئەزانی سعات 5 کاتی نوێژە سعات 4 با ئیشکا بۆ سعات 5 سعاتێک سعاتەکە ئەگەر 3000 واتیەکەش بێت 1000 دیناری خۆمانەکە 1000 دیناری پارەیە ئەگەر کەسێک مەسەلەن گسکی کارەبایی ئەو چەند سەرفەکە بەڵێ گسکی کارەباییش ئەنواعی هەیە با بڵێن بە تقریبی 2000 واتێکە 2000 واتەکەش بە هەمان شێوە تۆ 2000 وات ئەگەر نی سعادیشی پێکەی ساعتێک با بڵێن نیشی پێکرد بڵێ ساعتی زۆر بێ بەس بەنمونەبیینەوە با ساعتێ بێ با ساعتێ باشە ساعتەکە ئەویش دوو وحدەکە دوو وحدەکە زەربێگە 200 دینارەکە 200 دینارەکە ئەگەر بە 100 دینار من ئەوە بگورە خۆم سارێکم دانا بەس بۆی لێک تێگەم کەواتە توانین ئەویش مانگانە ئەو پارێکی وان ناکات تقریبا ئەگەر 200 زەربی سیەکەیکە تقریبا 6,000 بۆ 6 هزارەکە کەواتە
وتمان ئەمە ئەگە 30,000 بۆی لێرەکە ئەویان 50,000 یان 30,000 بۆ یان 50,000 100 دینار بێ بە 100 دینارەکە 30,000 کرد ئەمە ئێستا 6,000 گسی کارەبایی ما قسە سەر ئەوە و توش وانەکە ئۆنە پێویستمان بێ لەوچە هەفتەکە دووجار پێویستمان بێ وانە یەکگومان یان یەکوێتە سەر بەکارهێنانی ماڵەکە ئەگەر باینکەین لە هەفتەیەکە تۆ دووجار بەکاری هەر جاری سعاتێکیش بەکاری بێنی ئەوی شەر 2000 ساعتێکیش بەکار نایێت ئەگەر یانی زۆرترینش بەکار ینی شتێکی وانە ئەو 6,000 ترەکە لە نا باوەڕ ناکەم کەمتریش ئەوەش کەمتر لە هەمە کاتە چیمان هەیە ئێستاکێ وتمان بۆی لێرەکەمان باس کردووە گسی کارەبایەکەمان باس کردووە مجەیفەکەش خەڵک زۆر باسێکا لە ڕۆژانە هەموو بەیانی پێویستمانە مجەیفەش هەر بە هەمان شێ زۆر ڕاکێشی تقریبا نەتوانین بڵێن ئەویش هەروکو وحدە دوو وحدەیەکی هەرەوێت نیوی ئەوێت بەپێنەوەی مجەیفەکە جا خۆی دەرەجەشی هەیە توانین تۆ بیخێتە سەر دەرەجەی کەمەکە گەرمەکەی تۆزە کەمترەکە بەس وحدەکەی ڕێک نیوەی دائەپەسێت مجەیفە هەیە بە 1000 و شتێک یان دوو دەرەجە هەیە دەرەجەیشان 1000 دەرەجیان 2000 ڕاستە هەزارەکە گەرمیەکەی کەمترە بەڵام ئیسفادەی لەکەی بەڕاستی ینی هەتا بۆ کاتی مۆلیدەکە خەڵک کێشەی هەبوو جۆزەکە هەڵەسێتەوە هەبوو بەوە ئیسفادەی لێ کردووە سپلێتەکە بێت بکەینە دەرەوەی خارج جوانە باسی دەکەی سپلیتیش بێگومان ئەبێ باسکرێت چکە ئەو ماڵە باسی ئەوە کرد کە سپلیتیانە ئەگەر سپلیتیان هەبێ بێگومان گەورەترین کێشە سپلیتە سپلیت نامەسمەوەی وای لێ بکەیتر بەکاری نێنی مەگەر ئەتوانیت ینی هەموو شتێک ئەتوانی بەکار بێنی باشە بە ئەویش ڕۆژی 2 ساعت 3 ساعتی بۆ دانی باوای مەسەن هاوینە بەڵێ لە ساعت 12 نیۆرۆ یان 1 نیۆرۆ بۆ 30 نیۆرۆ مانێ و 2 ساعتیشی پێ بکەیت ئەوە 2 ساعت 3 ساعتی با بۆ دانی سپلیتەکە ئەگەر بۆ یەک ژوور باسکەین یەک ژوور بەڵێ و با بڵێن ئەویش هەر 3000 واتێک سەرفەکات لە ینی 3 وحدەی کارەبا بۆ 1 ساعت بۆ 1 ساعت تۆ کاتە چەند ساعتی بۆ حسابەکەی با 3 ساعت حسابکەی 3 ساعت لە ڕۆژێک ئەوانە ئێمە 3 وحدە زەربی سیکە 9کە وانە 9 کە ڕەتی سی 270 وحدە وانە 270 وحدەکە ئێمە تقریبا 27,000ەکە وانە 27,000کات ئەگەر بە 100 دینار سێبیکەین تەواوە کەواتە بە یعنی ئەگەر ماڵێک لە ڕۆژێکە 3 ساعتیش بەکاری بێنێت تقریبا ئەگەر بە 100 دینار ئێمە شکارمانەوەمونەیەک باسی دوایت دوایی کەمتر بێت لە زیاتر درست دوایی زیاتر بێ ئێمە بە تەنها بە 100 دینار هەژمارمان کردووە ئەوەش سێزایی دیکە کەواتە ئێستا مجەیفەمان ئاماژە بۆ کرد ئۆتومان ئاماژە بۆ کرد گسی کارەبایی باشە جل شۆر بانێت شۆرەکەش ڕۆژی سەعاتێکی با بۆ دانین بە تایبەتی ئەم ئۆتۆماتیکانە شۆر توان بڵم دوو وحدەیەک سەرفەکات بۆ هەیەک سەعات دوو وحدەی کارەبایی ئەگەر تۆ لە ڕۆژەکە چۆن بەکاری ئێنێ دەکەوێتە سەر ئەو ماڵ ئەگەر لە ڕۆژێکە سەعاتێ بەکاری بێنێت وانە تۆ زەربی سیکە ئەویش تقریبا 30 وحدەیەکەکە سیکەڕەتی 3000 دینارێکە کەواتە ئێستا ئێمە ئەتوانی بڵێت حکوومەتی ئێمەش لەگەڵ حکوومەتە قسەمان کردو کاک فەریدون لە ماوەی ڕابردووە ئەڵێن ئێمە دامان ناوە سا بۆ 120,000 خەڵک لی دەرچێ ماگانە بە پێی ئەم قسایی جنابیشی بێ ئەگونجێت وابێت یعنی کەواتە ئەگەر سپلیت بەکار نێت سپلێت بەکار نێنیت جنابیشی پێت وایە لە 100 بۆ 120,000 لە ماڵێکی مامناوە نەجاتی هەبێ گۆڵێ ئەتوانی کەمتریش ئەو مەسەلە چیەکە ماڵ هەیە 500,000 600,000 ئەوە بێگومان یعنی زۆر ینی یەکێک لەو نمونانی کە من تەسەورەکەم بۆیلەرەکان لە جیاتی دانێلەواتی دوانیشی هەبێت ینی ئەوەش یەکێ لە خاڵەکانە تۆ بۆیلەرەکەت زۆر لە 160 مەسرەفی کارەبا تقریبا 50 بۆ 60 تەنها بە بۆنەی ئاو گەرمکردنەوەیە کە بۆیلەرە دەبێژی کارەباڵێ لە هەفتای بۆ ئاو گەرمکردن و ماڵ گەرمکردن تەواو ینی تقریبا نزیکی ڕاست جەنابەوە باسی ئەو گەرمکرد بەسمە ئەو ماڵە گەرمکردنەکەشی خستە پاڵی ئێستا هەفتای ئەو 500,000 بۆیە پێتان ئەڵێم کە زۆربەی تۆ بۆ ئاو گەرمکردنەکەواتە کێشەی لە ئاو گەرمکردنەکەی هەیە لەوە ئەچێت ینی یەکێ لە چکە ئەبێ بڕۆم سێری ماڵەکەکەم جەناب پێت وایە ئەوە ناسایی ئەو ژمارانە نائاسایی نییە بەڵام شێوازی بەکارهێنانەکەی نائاساییە بەڕاستی ئەگنا ئەوەیە تۆ وحدەکە زۆر ئاسانە چەندێک سەرفکەی زەربی ئەو ژمارەیەکی کە بەکارت هێناوە کەواتە جەناب بۆ شارزایەکی ئەندازیاری و کارەبا ئەڵەی خەمی مجەیفەتان نەبێ ئۆتوتان نەبێ گسکی کارەباییتان نەبێ جلشۆرتان نەبێ تەنها سپلێتە لەگە بۆیلەرە جەناب دەڵێ ئەگەر
بێت و 3 سعاتیش بەکاربێت تقریبا 50-60 کە لە مانگ ئەگەر 3 ساعت بەکار 3 ساعت بێت بۆ بە 100 دینارشکان بە 100 دینارشکانمانێتەوە کەواتە پەیامت چیە بۆ هاوڵاتیان کە چۆن بتوانن خۆیان لەگەڵ ئەم دۆخەدا بگونجێنەوە چیش هەیە لەسەر پرۆژەکە بەڕاستی و بۆ هاوڵاتیان ئەوەی کە هەتا بکرێت بە پێی پێویست یعنی تۆ بە هەر نرخێک بێ با هەرزانیش بێت وانە تۆوا دانێ بە بەلاشە پارە نایت بەس خۆت وجدانی خۆت بخەرەگەر بەڕاستی بۆ چیشتی زیاد سەرفەکەیت بۆچی ئەوەی کە پێویستە ئەوە سەرفکە ئەتر بۆیلەرە سپلیتە وتووە کە تۆ ئیشی بە وتوەکە نەما باش نەکات بووی کوژێنەرە گوڵۆپ یعنی ئێستا بڕۆ لە سیتەک زۆر شوێن هەیە کەسی لێ نیە بە بەردەوام ئەو گوڵۆپانە ئیشەکە بۆچی یعنیەوە تۆ لە ڕووی ژینگەی و شەوە بیری کەرەوە یعنی ئەم کارەبایە کە دروستەکرێ هەر ئەمپێرێکی هەر کیلۆواتێکی هەر واتێکی ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە چکە تۆ سەرچاوی دروستبوونی ئەمە وەکو کوردستان ئەگەر باسیکەین نسبەیەکی زۆر کەم احتیمال دەکەینە سەر وزەی نوێ بووە باقیەکەی هەمووی بە وزەیەک بەکارێت کە ژینگە پیسەکە کەواتە تۆ کە کارەبا زیاد سەرفەکەی باسی ئەوە مەکە هەرزانەکە یان گرانەکە تۆ ژینگە پیسەکەی هەر سویچەکە دایەگرسێنی تۆ پشگیری ئەوواکەی کە ژینگە پیسکی لەو ناحیە و بیرکەرەوانێت جگە لە ناحیە ئابوووریەکەی تۆ هەتا بتوانیت کارەبا کەمتر سەرفکە و لە ژوورێکەکەی لەو ژوورە شتەکان داگرسێنە بەدیلەکەش ئەم تاقەشەمسێ باسەکرێت بێگومان ئەمە بەدیلێکی زۆر باشە بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیرە نرخیان زۆر هەرزان بووە ئەمە زۆر ئەمە پێشتر من خەڵک هەبووە کە حەزی کردۆدانی وتومە جارێ دایمانێ بۆ چکە ئەمە نابێ بە بەدیلی کارەبا بە سەراحەت پێت بڵم لە کاتێکە ئیسفادەی لێ ئەەکەیت ئەگەر کارەبای 24 ساعتیت هەبێت ئەمە یارمەتی دەرە بۆ ئەوەی کولفەی کارەباکەت کەم کاتەوانێت وەڵاهی ئەوەش لە ماڵ و شێوازی بەکار چکات ئەوەش هینی خۆی هەیە بێ هەنێ تەکنیک بەکاربێنیت بۆ ئەوەی ئاوەکە بە قووەت بێت چکات تەسیرەکاتە سەر قووەتی ئاوەکە جاری وا هەیە تۆ وەکو پێویست گەرمی ناکات ینی یان جاری وایە بەعکسەوە تۆ پێویستی بە ئاوی گەرم نیە و زۆر گەرمیەکات ئەبێت لێزانینی بێت ئەوەش بەس ئەوەش هەر خۆی مساعدە هەموو شتێک هەر تەکنەلۆژیە بەکار بێت بۆ ئەوەی تۆ ئیسفادە لە ئاوی گەرم کەیت زۆر ڕێگە هەیە ئەتوانی بەکاریان بێنی بەڕاستی اعتماد دەکەیتە سەر کارەبا لە ئێستادا لە یەکێک لە دوکانەکانی بازاڕی گەڕەکی دارۆخاین کە پێمان خۆش بوو لەگەڵم کاسبکارا قسە بکەین کە یەکێک لەو کاسبکارانەیە کە کارەبای بچووە کاتژمێرەکەی بۆ بەستراوە دابین کراوە طبعاً خۆی هیچ گرفتی نییە و هیچ کەسێکیش گرفتی نییە لەگەڵ خودی کارەبا بچووە کاتژمێرەکە هەمووان دڵخۆشن خەونێکە بەڕاستی کارەبای بچووە کاتژمێری بەڵام ئێمەمانێ بزانین تا چەند خەڵک هۆشیار کراونەتەوە لەوەی لە نرخی کارەباکەوە چۆنیتی بەکارهێنانی سڵاوتان لێبێ زۆر سوپاس بۆم دەرفەتا جەنابەت وەکو کاسبکاری تا چەند دەرفەتێکی باشە یعنی ئەم کارەبا بچووە کاتژمێریە لە بەرژەوەندی هاوڵاتیانە وەکو دایمەکە ئێمە پێخۆشحاڵی مە وەک سیعرەکەی جارێ نازانین سیعرەکە ئەگەر بەو شێوەکە باسەکەن بەحقیقەت زەختی زۆر خاستە دوکانداران و هاوڵاتیان جەنابەت چەند ئەمپێر کارەبا هەیە هەم لە ماڵ هەم لە دوکانیش کارەبای مۆلدای ڕیسی مۆلیدەش و دوای ڕیسیەکەش باسێک لەوە بگەین کە ماگانە چەنەوەی تو بە حکومی ماڵەکەم لە دوکانەکە نزیکە 6 هەیە ئێرە دوو ئەمپێر ماڵش 4 ئەمپێر 6 ئەمپێر کەواتە ئەمپێری 15000 حسابکەی لەسەروی ئەتوانین بڵێ نزیکەی 100,000ەوە جگە لەوەی کێشەکانی کە ئەبڕێت مۆلدا عاتڵە بێت جا وەختی های نوێشە و لە گەرمای هاوی نابی نوێشەڕەکەی جۆزە هەڵبێتەوەی جۆزەکان بەکەڵ نیە کوالیتی باش نییە هێشتا دوکانەکەی جنابوو لەوە زۆر پێویست بەکاربا بوو شێوەسەرەکیە نەبێ ئەم بەڕادە هەیە لەگەڵ جەمیدە و هاوینەوە پارکە و بەردێکی ژانی و تەلەڤیزیۆنیش و تەلەڤیزیۆنیش کەواتە جەنابەت ئەگەر بێت و ماگانە چاوەڕێی چەندی لەم کارەبا بچووە کاتژمێر بۆی چەند بێت بۆ تۆ هەستەکەی موناسبە وەڵڵای ئێستاگە ماگانە 40,000 50,000 بێتەوە دایمی کارەباکە بێ ئێمە ئامادەین بەڵام ئەگەر زۆر زیاتر بێت ناتوانین حقیقەت ئەوێکی زۆر خاصە کاسبکاران کاسبکاری بۆ ئەگەر بە 6 ئەمپێرەکەش حسابی بکەین جەناب 6 ئەمپێر مۆلیدەوە هەیە کەواتە ئەتوانین بڵێن هێشتا ئەتوانین بڵێن 150,000 لەوە چێ بۆ تۆ بەپێی ئەو دۆخە سەرف بکەیت وانە خۆدانی چۆن بازارەکە ئەوە نییە سەخۆدانی بۆی کەم دەراتی خەڵک دوکانەکە ئێستا 2 ئەمپێر هەیە ئەگەر بێت و 40,000 بۆ بێتەوە کیفایەتە 40,000 باش تا 50 باش ماڵان کە هاتن چیان پێوتن
چی هۆشداریێکیان پێدان چی تێبینیەکیان پێدان کارەبای ڕیسی ئەوەی بسواکاتژمێرێکە پرۆژە ڕووناکی وڵای هاتن ئەم کارنیکانیان نییە فۆرمێک بڵێ دی پڕیکەنەوە کاتیکانی دی پڕیکەنەوە پڕناگەێت پڕگوتی نامەیەکە بۆ دێت بە 15 ڕۆژ کەڕێتێک نامەیەکی بۆ نێرێن لە بۆ بەس چەند سەرف کردو و بای چەند نامت بواتوە تا سەم ناتەوە جناب ڕووک و کاسبکارێکی بازاڕی دارۆخا چەند ئەمپێر کارەبات مۆلیدەت هەیە و کارەبای نیشتمانیش ماگانە چەند بێت مۆلیدە 4 ئەمپێرمان هەیە کارەبای ڕئیسێکەشمان ماگانە مانکەوتو مانگی هەیە و زۆرێتەوە سپێتیشمان هەیە سپێتشمان هەیە بۆ چەرەسانە بەکارێکن چکە بەردەوام ئیش کرد ئەو ئەمێرە شتێ ئەو ئامێرەشمان هەیە ئەوە شت کارەبایە ئەوش هەر کارەبای وەڵام کارەبای زیایە یان کارەبای زۆری کاتێک کارەبا بچۆ کاتژمێرەکە بۆ دابینکەی شڕکردنەوەیان پێدان کە چی بەکاربێن چی بەکارنێنن ئەمەی هینەکە بڵێن پرۆژە ڕووناکیەکە نەوەڵی هیچ باسێکیانەوە نەکردو بۆمان تا ئێستا چی بەکاربێنن بەکارێنێ ئێستا مانگی ڕابردوو بە نمونە وەربگری مانگی شوبات جەناب چەند کارەبا سەرف کردو مۆلیدە ئەو شواران پێرە چەند بواتۆ تۆ بڵێ مۆلیدە تقریبا مانگە 59,000 من 6,000 ئەی کارەبا نیشتمانیەکە ئەزانی یارە نیشتمانێکە وڵی تقریبا 2 مانگ لەمە پێشینێکمان باتەوە بە 2 مانگ 200 زیامان باتەوە 200 بەلایەن زیاتر بزەبەت نازانم 200 بەلەو سرتر خەمە نییە ئێستا ئەگەر دابەشیکەین ئەو واتە وایدانە مانگی شوبات 160,000 ریال 100 دلار بڵێ 6,000 و 100,000 ئەویش تقریبا 100 دلار خەمی ئەوە تێ ئەم پرۆژێ ڕووناکیە 100 دلارەکە زیاترکە بە تاشی زیاکە بە تاشی زیاکە چونکە ئینەکەی وحدەکانی زۆر زۆر یعنی لە 100 بڵێن لە 8ەوە بچێتە 156 خۆی دیاری نەکراوە ڕاستی تایزە دیاری نەکراوە بەڵام ئەو خەبڵانێک بۆ کراوە بەپی مێگاواتە چەند مێگاوات بەکاربێنیت ئەوەندە قات پارەکە زیاتەکە لە 400 کیلۆوات بۆ 700 بۆ 900 بۆ سەوی 900 بەڵام کەواتە جناب دەڵێ هەم پێت نەوتراوە چۆن بەکاریبێنی چی بەکاربێنی و پێش نەوتراوە تەنانەت دڵخەکەشی چەنەوەکۆی بەڵێ خۆمان ئێستا خۆمان دەست بەد کارە بەکۆکردانی ئەمان یاد لە خۆمان کردوەمانی گڵۆپەکانی دەرەوە ینی بکوژینەوە چکە کەسابەتی ئێرە بێ گڵۆپشتەکان هەمووی هەڵکرێت ڕەونەقێکی هێباتێ ڕاستە چۆنەوە فەرقەکانی ئێستا جناب ناچاری سبلێتەکەت هەر ئیشکا ناچارین بەرەوەی بەرەو هاوینە ڕوانێت دوگانی چەرەسادە خراپە بێ موبەریدەش ئەمەدینیەوە دووری موبەری دەڵێن شێەکات شێەکە ڕاوی شتەکان شێەکە ئەم جارشیان لە کاتێکدا ئەم بابەتە خۆیان دەڵێن هیتەر بەکارمێنن بۆیلەر بەکارمێنن سپلێتیش بەکارمێن ئێجناب دۆداڵی من نابێ بێ سپلێت ئیشکەم ئەو ئامێرەش بە هەماشی و کارەبا زۆر ڕایشکارەبایوەڵا بەستر نازانین چی بکەین ئەوێ جار بەجار منتەناوی پێ بکەین بکوژێنەوە دایکسێنەوە ئاوێ بەس خۆی بێ معدەل ئیشکەوە دوگانی سپلێت دوگانی چەرەسات ئەوێ ئیشکە هاوین بەرەو هاوینە ڕۆین گەرمەکات شتەکان خراپە پێت وایە حکوومەتی لەو جانبە کەم کردوێتەوە بابەتی نرخ زۆر دۆخی وڵاتایی لەبەر چاو نەگرتووە پێت وایە ئەمە فرۆشتنە یان ئەمە پێدانە ئەمە فرۆشتنی کارەبای ینی بەڕاستی فرۆشتنی کارەبایە بە هاوڵاتیان ئێستا من کە لە ماڵەوە بمەتەوە تەقەشوفێ بکەم سپلێت بەکارهێنین بەکارهێنین مەسەڵەن جنابت هەم ئامێرەکە و پێویستی هەم سپلێتەکەش بۆ کەروبەلەکان جاران هینەکە ئیشمان پێکرد فرۆنەکە بە معدەلی ئیشمان پێکرد یعنی بۆی دوکانەکان بەس ترێسە ئەمیش هەر جار بەجاریش بێکەین و بۆی ڕۆژەمی بە گەرمی بێن بە هاوڵاتیان فرۆختی باشتر بن فرۆختی باشتر بە کیلۆی بەهینێک بۆ 18,000 بۆ ئێستەکانە بۆ بە 157 بە دینار بۆ بە 157 یعنی هەشت قات بەرز بێتەوە ئێستا جنابت لە ماڵەوە چی بەکارهێنی زیاتر بەبەستێ سپلێتی تەر ئەمانە وەڵڵای ئێستەکانم زەمیدە نییە 3 سعات بەکارێنی سەلازە و مسەمڕ ئیژەکە ئەنجا بۆیلەر نییە 5 سعات بەکارێنی جنابت پێشووتر چەند ئەمپێرەتە بۆ هیمۆلیداوە چەندێک کارەبای نیشتیمانی واتۆ وڵای کارەبای نیشتیمانی مانگی وا بۆ 30,000 35 نەیەچۆ 50,000 هەموو شتێکمان هەڵا کرد بەس مۆلیدە گرانتر بوو ئەسەکانە مۆلیدە هەرزانترە و ڕئیسەکە گرانتر چاوەڕێەکەی چەند کارەبار بۆ بێتەوەڵێن بەشەوە ئەوێتە تاریکستانم گەڕەوەڵا ئەرەوەڵا شەو نییە کە مۆلیدە هەبوو ڕووناک بوو بەس کە کارەبای ڕئیسێ تاریک
جناب لەگەڵ خودی کارەباکە کێشت نییە پێت خۆشە کارەبای بچوە کاتژمێری بێ بەڵام گرفتەکە نرخەکەیە ئەرەوەڵا خەڵکی وایە مەسەلا شەکرێتی نەخۆشی درێژخانەتی ئەو معاشە وەرگین بەشی ئەوەیە کا بەشی دەرزی و دەرمانەکەیە کا بەڵام ئەم سێ بە بین بە کرێتی حکومەت ئێمە ئێستا ئێوە جنابدا نازانن کیلۆواتێ چەند سەرفەکە نازانن هیتەرەکە چەند سەرفەکە بۆیلەرەکە چەند سەرفەکە سپلێتەکە چەند سەرفەکە هەنی ئێوە بەرچاوڕوونیتان نییە ناوەڵا سێ ئێمە چاوەڕێەوەین بزانین ئەوانەوە فێڵزان بوون کارەبا 24 ساعتیان خستە ئەم کاتانە مۆلیدە 5,000 هاتەوە ئەم پێڕی فێڵ دەگەلێک لە خەڵکراوە ئەڵێ ئەڵێ بەخەر پارەی مۆلیدەکەیت وێ مۆلیدەکە ئەم کاتانە زۆر کەمە هاتەوە مەسەلا ڕۆژ هین مانگی زستانانە چووە 15,000 20,000 ئەم پێڕی ئێستەکانە بە 5 مانگی وای 2,000 4,000 ئەتەوێ بڵێ ئەم یەک دوو مانگە پێوەەر نییە لەوە چێ کەمیش بێتەوە کارەبا کەمێتەوە هی ڕیسیش کەمێتەوە 24 ساعتەکە کەمێتەوە لەبەرەوە کەم کارەبا سەر بەخین بە زۆری لە مانگی 12 و 1 و 2 کارەبا زۆر سەر ببێت بەڵام ئەمان هاتوون لە بەهارەکەیە لە بارەکە بۆ کاتێک کارەبا زۆر سەر نابێ سەروی ناغین کارەبا زۆر جەناب بەگشتی سا چەند ئەمپێری هەبووە وتمان لە مۆلیدا مۆلیدە 5 ئەمپێرمانە بوو 5 ئەمپێری هەبوو ئەگەر هەر 15,000 حساب بکەین 75,000 تقریبا بەڵێ ئەو 75,000 25,000 30,000 بۆ ماگانەی کارەبا نیشتیمانەکە دانی ئەگەر جەناب و ماگانە 100,000 بۆ بێتەوە بە زستانان بەڵێ بە گونجاوێزانی ئەی بە چەند بێتەوە بە ناگونجاوێزانی وەڵڵای حەزەکەین لە 50,000 بۆ 75,000 ئەرەوە ڕیسەکە بێتەوە گومانەکەی کە زیاتر بێتەوە ئەی چۆن هەرەوەڵا زۆر لەوە زیاترێتەوە ئەڵێ ئەوەی 20 ئەمپێڕی هەبێ 20 ئەمپێر سەر بکات 400 1,000 بۆیێتەوە جاخۆ بێ لەسەر معاشەکە و قەرزکەین بۆ کارەبا ئێمە کرێچی نسە کرێکی حکوومەتی پێت وایە ئەگەر بێت و یەکێک کرێکی بێ هەوڵەدا گەڕەکەشی بگوازێتەوە بۆ شوێنێک کارەبا نیشتیمانەکە نەبێ بۆ ئێم پارەنەیە ئێستەکانە لە حاجی کەریم نییە گاڵتەیان بە ئێمە کریانەوەیەوە ڕیسیتانەیە ئێمە مۆلیدەمانێ ئەوان کەمیان بۆیێتەوە لە قسەیەوان سوارتر بوو ئەرەوەڵا ئەوان قازانجیان ئێمە زەرمانێست بەو خوایەکەمە بەڵێ یەکێکی وەکۆ منی سەپیرێ دەست نوێژەگرم ئاوێکمان هەیە ئەڵەی سەرسەڕە بەڵێ ناوێرین نەبۆی لەر هەڵکەین ناوێرین کارەبای زیاغ هەڵکەین بەڵێ ئیتر تو خوا قەی ناکە یەکێکی وەکو من نەکڕە و نەپیاوە تو خوا من دوایی زۆر بێتەوە من چی بکەم یعنی هێشتا بەمەشۆ خەمتە کە کارەبای زۆر بێتەوە گورە بەوەش هەر خەم ماڵەی تاریکە سەلاتی یعنی بەشەوە گڵۆبەکان هەموو یەکژێنەوە هەر تاریک و سەلات گڵۆپێکی سفری بچکۆلە بۆ پارشیە و وەڵڵاهی ئەوسا زۆر مرتاع بووین بە مۆلیدەکە مرتاع بوویت بەخوا بە ڕیسێکەش هاتەوە دایمە ئەو بۆی لەرە کوڵا ناوێرین بەخوا و چنگ و پەلەم نییە بۆ ئاوە ساردار هەر بووین بە پلیم یعنی ناوێری بۆیلەر هەڵکەی ناوێرم نەبۆی لەر ناوێری کارەبای زیاغ ناوێری جلێ پشۆی مەگەر وەکو لادێ تەباخێ بێنێن و تەشتێک و ئاوە خێرتانەگە ئاجا وەکو قسە لەگەڵ مناکەن لەگەڵ ئەو خەڵکە محاولەیەکی ئەو خەڵکە بکەن جەناب و چەند ئەمپێری هەبوو جاران مۆلیدە وەڵا ئەستیانم هەبوو سیانە هەبوو ئەو دوو لە 45,000 با بڵی ماغانە لە وەرزی زستانە هاتۆ کارەباکەش 30,000 بۆ حسابکە ئێستا ئەترسی لەسەروی ئەوە شەو واکە ئەلێن چوارتەوە یان پێنجەوە خواخوامە ئەو ترێ شەڵ مەکەن بەچی بیەم ینی خەڵک لە نرخەکەی دەسێنا لەگەڵ خودی پرۆژەکە کێشەی نییە ئەوە زۆر باشە کاکە گیان چه خوایە تێڕئیسی لە ماڵی یادیە بەس ئەوە چییە؟ وەڵڵاهی ئەوە زۆرەوە ترسناکە 400 و 500 بێتەوە من چی بکەم؟ واتە جەناب بوگتنی شەوان تاریکە سەڵایە پورە خۆزگە بەهاتی تا کاکە نەک ئێمە هەمووی ئەڵەی تاریکە شەوە ئەجا بۆی لەر سارد و سڕ ئەجا نازانی چۆن خۆ و بشۆی بەرەو هاوینی شەڕێنەوە بەهار و بەهار تۆزێ باشترە بەس هاوینی تر پێویستە بە مۆبەریدەیە بە سپلێتە مەگەر هەر بە باوەشێن کڕین و دوو باوەشێن سێ باوەشێن کڕین و ئەو چارەی ئەمە نییە ها بۆی لەرەکە مەگەر دەستوری قەدیمی گەرمیکەین ئاوەکە و هیتەرەکە بێ پێچینۆ و
سپلێتەکەش دەبێ هەڵ نەکەیت بە هەر نیمانە سپلێت بەس ئەم بۆی لەرە دایمە گەرم بوو دەستێژمەگەر خۆمانە شۆری ئێستا هەر ناوێری هەڵیکەی کورە ناوێری چی بەخواشی لە تێنە بێ تۆ کوڕمیکەن بە خۆمانە ڕاپەڕین ناوێرین زۆر گەرم بیە ئەوەکەی ژیانە یعنی نرخەکەی دابەزێتە بەدڵتانە والله گوێ لە ڕادیۆ گرم لە تەلەڤیزیۆنە گرمەڵم خوایە ئەو نرخەی دابەزێنین ئەنجا بە خۆمان شایەتمانێکی بە حەق بێنین ئەی ئەوە بە ترسەوە کارەبا چۆن ئیشەکە زیرە بکەی کە هەڵیکەی پلاکەکە گەرە بەخوای سەمەگەر نازانم غاز بکڕم غازەکەشمان گرا غازیش نانێنیە یعنی بەدیلیش نییە نازانی چی بکەیت نازانی چی بکەی غاز نییە نەوت نییە کارەباکە لە جێ نەبووە کارەباکەش ناوێری بۆی لەرەکە هەڵکەی ئەبێ ڕاکەی دەستی لێ بێ کوژێنەوەشی لە تێنە بە خێرا خێرا ئەوە چییە بە قورعان ئەوە کافر و جوولەکە جوان ناڕوا بەڕێوە ئەشەو بیللاکە وەکوی هات سیحرەکەی دانایە هەر دایناوی تا ئەوکە وڵای کە لە تەلەڤیزیۆنە لێ ماڵێک چوارسەی بواتەوە پێنجسەی بواتەوە ئەڵێم خوایەکێ بێ بۆمان ببڕێ و دوو چرا بکڕین و بۆ خۆمان دانیشتین بەپێی پلانەکەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان تا کۆتایی ساڵی 2026 پرۆژەی ڕووناکی یاخود کارەبا 24 کاتژمێرێکە تەواوی هەرێمی کوردستان دەگرێتەوە بەڵام هاوڵاتیان دەڵێن ئەمە دابینکردنی کارەبا نییە بەڵکو فرۆشتنی کارەبا و دەستخستنی سەرچاوەیەکی دیکەی پارە پەیداکردنی حکوومەتە لەسەر گیرفانی ئەوان پێشتریش حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان سیستەمی پریپەیتی بۆ ناوەندە بازرگانیەکان و یەکەکانی نیشتە جێبوون جێگیر کرد و سەرڕای نیگەرانی لە بەرزی نرخی کارەباکە بەڵام حکومەت نرخەکەی دانەبەزاند و بە ناچاری هاوڵاتیان و کاسبکاران دەست و پەنجەیان لەگەڵ بەرزی نرخەکە نەرم کردووە لە هەرێمی کوردستان نزیکەی 1,900,000 هاوبەشی کارەبا هەیە و بڕیارە پرۆژەی ڕووناکی بەسەر تەواوی هاوبەشەکانی کارەبا فەرز بکرێت و حکومەت لە ڕێگەی ئەم سێکتەرە خزمەتگوزاریەوە داهاتێکی باش بۆ خۆی کۆ بکاتەوە وەزارەتی کارەبای هەرێم توانای بەرهەمێنانی 7,500 مێگاوات کارەبای هەیە بەڵام بەهۆی دابین نەکردنی گازوایل و سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا توانای بەرهەمهێنانی نیوەی ئەو ڕێژەیە هەیە کە لەسەرەوە ئاماژی بۆ کرا لە کۆتاییدا ئەوە ماوەتەوە بڵێن حکومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی کارەباوە دەیەوێت پرۆژەی ڕووناکی سەر بخات تا داهات کۆ بکاتەوە و خواستی هاوبەشانی کارەباش کۆنتڕۆڵ بکات هەرچی پەیوەستە بە نرخەکەش حکومەت دەڵێت بە شێوەی ستاندارد بەکاری بێنن و مانگانە 100 بۆ 120,000 دینارتان بۆ دێتەوە ئێمەش وەک حکومەت هەوڵ دەدەین تێچووی بەرهەمێنانی کارەبا کەم بکەینەوە و نرخەکەی لەوەی کە هەیە کەمی بکەینەوە خۆ ئەگەر لەو هەنگاوە سەرکەوتوو نەبووین ئەوان نرخەکە بەم شێوە بەرزەی ئێستا دەمێنێتەوە بۆ گفتوگۆکردنی زیاتر و وەرگرتنەوەی وەڵامی زیاتر بۆ ئەو پرسیارانەی کە ئێوە بۆ کارەبا 24 کاتژمێرەکە یاخود پرۆژەی ڕووناکی هەتانە ئێمە سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیمان کرد ئەوان باسییان لەوە کرد کە ئەم پرۆژەیە حکومەت بە مەبەستی یەخکەسنەوەیە لە ڕاوی ڕابردوودا خەڵک هەبووە و ژمارەی زۆر لە هاوڵاتیان و خانەوادەکان ناچار بوون لە ڕێگەی مۆیدە ئەهلەکانەوە کارەبا بۆ خۆیان دابینن بەڵام ئێستا حکومەت هاتووە ئەمەی ڕێخستۆتەوە تەنیا پارە بە حکومەت دەدێت و لە هەمان کاتژدا دەڵێت لە ڕێگەی ئەم پرۆژەوە خواست کۆنتترۆڵەکرێواتە لە ماوەی ڕابردوودا و گورزانی هیتر هەڵکراوە بۆی لە هەڵکراوە سپلێت هەڵکراوە وەکۆ دەستی پێوە نەگیراوە لە ئێستادا بابەتەکە تەواو جیاوازە ووا لە هاوڵاتی دەکرێت کە ناچار بکرێ بەوەی کە دەست بە کارەباوە بگرێت یەکێکی دیکە لە خاڵەکان ئەوان ئاماشەیان بۆ ئەوە کرد ساڵانە تقریبان ملیارێک و 900 ملیۆن دۆلار حکومەت بۆ دابینکردنی کارەبا خەرجەکە لە کاتێکە لە وەرزستانە تەنیا توانێتی 5-6 ساعت دابینکە بەڵام ئەمە بووە لەبەرەوەی کە خواستێکی زۆر هەبووە بە هەدەردانێکی کارەبای زۆر هەبووە بەڵام لە ڕێگەی ئەم پرۆژەی ڕووناکیەوە حکومەت ئەم گرفتە چارەسەر دەکا و وا دەکات کە ئەو بارگرانی هەیە لەسەر کارەبای نیشتیمانی لەو شەو ساعتەدا بەشکا بەسەر تەواوی ڕۆژەکەدا و 24 کاتژمێری کارەبا هەبێت و خەڵکیش دەستی پێوە بگرێ لە بەرامبەریشدا ئەوان باسییان لێوە کرد بە تایبەتی خودی وتەبێژی کارەبای سلێمانی کە بە میدیاکانی ڕاگەیاندووە لە پێشتریشدا دەڵێت ئێمە وەکو
خودی خۆم وەکو تەبێژی کارەبای سلێمانی بەشداریم نەکردووە لە بابەتی ئەو کۆبوونەوانەی تایبەتە بە نرخ بەڵکو ئێمە تەنیا هاوکار و ئامادەکاری پرۆژەکەین وە کاراسانیەکەین بۆ سەرخستنی پرۆژەکە و ئەوەی کە هەستاوە بە پرۆژەکە تیمێکە لە ئەنجومەنی وەزیران کە سەرۆکایەتی کارەکە دەکەن بە هاوکاری و بە هاودەمی لەگەڵ وەزارەتی کارەباتەوە ئەنجوکو وەزارەتی کارەبا وەکو بەڕێوەبەری کارەباش لە سلێمانی هاوکار دەبن بۆ سەرخستنی پرۆژەکە باسی لەوەش کرد کە چی بکرێ بۆ مەسلەی نرخ وتی پێویستەکە خەڵک دەست بە کارەباوە بگرێ بۆ ئەم گرفتە تەشەنە نەکا و باسی لەوەش کرد لە سەدا هەفتای کارەبای نیشتیمانی لە سەدا هەفتای کارەبای نیشتیمانی لە وەرزستاندا بۆ بۆیلەر بۆ هیتەر بۆ سبلێتەڕا وتی ئەگەر بێت و ئەم سیانە چارەسەر بکرێ ئەوە بە دڵنیاییەوە پارەی زۆر بۆ هاوڵاتیان نایەتەوە سەرچاوەیەکی دیکە لە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی بە منی وت کە ناکرێ ئێمە باجێک کە وەزارەتەکانی دیکە ئەبێ بیدەن هەوڵی چارەسەرکردنی بدەن وەزارەتی کارەبا باجەکەیندا باسی لەوە کرد کە ئێمە وەکو وەزارەتی کارەبا ئیشمان ئەوەیە کارەبا دابینکەین ئیشمان ئەوە نییە بین جێگرەوە بۆ کارەبا دابینکەین بڵێ مادەم تۆ ئێمەڵی سپلێت بەکارمێنە یان بۆیلەر بەکارمێنە وەرە ئەمەیتر بەکارمێنەوە ئیشی ئێمە نییە ئەوە ئیشی وەزارەتەکانی دیکە هەرچەندە ئێمە پرسیاری ئەوەمان کرد کە بەڕاستی کاتی وەزارەتی کارەباش و تیمێک لە ئەنجومەنی وەزیران تشکیل دەکرێت بۆ کارەبای بچووکە کاتژمێنێ بێ ئاگای لەوە بێت کە دۆخی هاوڵاتیان و معیشەتی هاوڵاتیان بخوێنێتەوە بەڵام ئەوان ئێمە ئەرکی ئەمە دابینکردنی کارەبایە بابەتەکانی دیکەی خۆگەرمکردنەوە ئەو گەرمکردنەوەوانە بەڕاستی بێ بە ڕێکچاری تر حل بکرێ ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیە وەکو وەزارەتی کارەبا وتی قابلی گۆڕانکاریشە لەو سەرچاوەی بەڕێوەتی کارەبا وتی ئەو دۆخی کە هەیە کرێت نرخەکە باشتر بکرێەوە هەوڵ دەدرێت خەرجەکان کەم بکرێتەوە تا لەو ڕێگەیەوە هاوڵاتیان تەواویان سوودمەند بن و ئەوەشی کە ئەو دڵنیاییدا لەوەی کە تەنیا چارەسەر بۆ ئەم بابەتە ئەوەیە کە هاوڵاتیان دەست بە کارەباوە بگرن بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنن گەرمکردنەوە و ئاو گەرمکردن و خۆگەرمکردنەوە ئەمانە بە کارەبا ناکرێت بەڵکو کارەبا بۆ ڕۆژنایی و بۆ سەلاجە و بۆ تەلەڤیزیۆن و بۆ هەندێک پێداویستی سەرەتاییەوە تەنانەت ئەو سەرچاوی بەڕێوەتی کارەبا پێی وتیم ئیشی خەڵک نییە کۆڵانەکانیش ڕووناک بکاتەوە بە کۆڵانەکان حکومەت خۆی ڕووناکی بکاتەوە ڕووناکردنەوەی کۆڵانەکان